دوای مانجێک بەهۆی پشووی هاوینە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەکانی ئەنجام نەدەدا، بەڵام بڕیارە پەرلەمانی کوردستان بۆ گرێدانی خولی پاییزە و وەرزی یاسادانان لە سبەیدا کۆ ببێتەوە. ئەندامیکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت لە کۆبوونەوەکەدا وێڕایی کردنەوەی خولی پاییزە و دەستپێکردنەوەی دانیشتنەکان خوێندنەوە بۆ چەند پرۆژە یاسایەک دەکرێت. لەم کۆبوونەوەیەدا کە سەرەتای دەستپێکشی وەرزی تازەی یاسادانانە خوێندنەوەی دووەم بۆ یاسایی ماف و ئەرکەکانی نەخۆشەکرێت لە هەرێمی کوردستاندا، هەروەها پرۆژە یاسایی فرۆشتن و بەکرێدانی مایەکانی دەوڵەت کە لەن ئەنجومەنی وەزیرانەوە ئاراستەی پەرلەمانی کوردستان کرایە خوێندنەوەی یەکەمی بۆ کرێ. ئیتر کۆمەڵێک پرۆژە یاسایی تر کە لەلای فراکسیۆنە جیاوازەکانەوە پێشکەشکراون و بەشێکیان خوێندنەوەی یەکەمیان بۆ کراوە. خواستی پەرلەمانتاریکی دیکە ئەوەیە لەم خوڵەی وەرزی یاسادانانەدا پرۆژە یاسا خزمەتگوزاریەکان و باشترکردنی ژیانی هاوڵاتیان هاو شێوەکانی گفتوگۆیان لەبارە بکرێ و پەسەند بکرێت. ئەم پێم وایە لەمە دووە سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوی فعلەن ینی پەرلەمانی کوردستان سەربەخۆی خۆی بپارێزێ و فعلەن نوێنەراتی گەل بکە با پرۆژە یاسایەکی حکوومەت پەسەند بکە، پرۆژە یاسایەکیش پەرلەمانیش پەسەند بکە. پەرلەمانی کوردستان کە نوێنەرانی گەل هەڵی بژاردوون ئێستا خواستی دەنگدەران و ئەوان بۆ جێبەجێکردنی داخوازیەکانیان لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتاران ئەوەیە یاسا گرنگ و باشترکردنی ژیان و گوزەرانیان و خزمەتگوزاریەکان بکەنە ئەولەویات و پەسەند بکرێن. هەریات کەریم گەلی کوردستان، هەولێر.